والله سلااوتان لەبێتۆم کاتتان باش لە بەردەم هۆڵی تەلاری هونەر لە شاری سلێمانی لەگەڵتانم. دیارە ئەمڕۆ پێنجەم ڕۆژی پێنجەمین کۆنگرەیەکێتی نیشتیمانی کوردستان بوو کە بە پێ و کارنامەی کە لە پێشووتردا دیاری کرابوو بۆ ڕۆژانی بەڕێوەچوونی کۆنگرە بڕیارەوە بوو لە لە سمودەی سێ ڕۆژدا کۆنگرەیەکێتی نیشتیمانی کوردستان کۆتای پێ بێ، بەڵام دیارە تاوانبوونی کارەکان یاخود دەنگدان بەشێک لە گفتوگۆکردن و دەنگدان لەسەر بەشێک لە مادەکانی پێرە و کۆنگرە بۆ 2 ڕۆژی تر درێژ کرایەوە و ئێستا ئەو دیمەنانەی کە ڕاستەوخۆ دەبینن بەردەم هۆڵی تەلاری هونەرەکە دیارە لە دوای تەواوبوونی کۆنگرەیەکێتی ئەندامانی کۆنگرە ئەنجومەنی سەرکردایەتیان هەڵبژارد و بە پێی ئەوەی کە دەنگدان لەسەر کۆی مادەکان بەڕێوە چوو، کۆی مادەکانی پەیڕەوی ناوخۆ و هەروەها ئەو 6 لیژنەی کە لە یەکەم ڕۆژە لە دوای هەڵبژاردننی سەرۆکی یەکێتی بە کۆی دەنگ 6 لیژنە پێکێنرا و لە دوای ئەو لیژنانە لە دوایەوەی کە گفتوگۆ لەسەر کۆی لیژنەکان کرا گفتوگۆ لەسەر کۆی ئەو 6 لیژنانە کرا، کۆی مادەکانی 6 لیژنەکان بە هەمان شێوە لەگەڵ پەیڕەوی ناوخۆ یەکێتیش دیارە لە مودەی 5 ڕۆژدا کۆنگرەی پێنجەمی یەکێتی کۆتایی هاتووە ناوی بەشێک لە ئەندامان دەرچۆکانی سەرکردایەتی دیارە لە دوایەوەی کە ئەنجومەنی سەرکردایەتیش بە هەمان شێوە دەنگدان لەسەر مادەکانی مادە و بڕگەکانی پێوەست بە ئەنجومەنی سەرکردایەتی و ئەو سێ ئەنجومەنی کە بڕیار بوو پێک بێنرێت، هەم ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی، هەمیش ئەنجومەنی پاراستن و بەرژەوەندیەکانی یەکێتی و بە هەمان شێوە ئەنجومەنی پشتیوانی یەکێتیش دیارە ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی ناوی بەشێک لەو ئەندامانی کە دەرچوون قوبات تاڵەبانی، شانازی برایم ئەحمەد، ئارێز عەبدوڵڵا، ئەحمەد حەمەکەریم و بڵێسە جەبار فەرمان، ئەمین بابەشێخ، تەلار لەتیف، ئەمان ناوی بەشێک لەو ئەندامانەی سەرکردایەتین و پۆڵا سیروان تاڵەبانی، جەلال ناجی، جوان ئیحسان، هەروەها خەسرە و گوڵ محەمەد، ڕزگار حەمەدین، ڕەفعەت عەبدوڵڵا، ڕێواز فایق، ڕەوەند مەحموود، زیاد جەبار، سالار مەحموود، سعدی پیرە، سەرکەوت زەکی، شوان قادر، شەرکۆ میروەیس، شەونم زرار بڵباس، حاکم سابیر، ستران عەبدوڵڵا، عیماد ئەحمەد، فڕیاڵ عەبدوڵڵا، ئاسۆ محەمەد، ئاسۆ مامەند ببورن. قوبات تاڵەبانی دیارەمانەیەکی بەشێک تری لەو ناوانن کە بوون بە ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی، وەروە لەتیف نێروەیی، فەرهاد مامەند ئاسۆ، فەوزیا نەزیف، فەیسەڵ کەریم خان، لوقمان وەردی، مەجید حەمە ئەمین، محەممەد جەزا، سەید مەجید، مستەفا چالاوی، دکتۆر میران و هاوڕێدارە نووری، هیوا ئەحمەد، وهاب هەڵەبجەیی، کاکەمەند، کاکەڕەش، یوسف دکتۆر. دیارە ئەمانە ناوی بەشێک ناوی ئەنجومەنی سەرکردایەتیانن کە ئەمڕۆ لەلایەن ئەندامانی کۆنگرە یەکێتیەوە ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی هەڵبژێردرا و دەنگی پێویستیان هێنا و هەروەها بوون بە ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی. و جعفر شێخ مستەفا وەک سەرۆکی ئەنجومەنی باڵای پاراستنی بەرژەوەندی سیاسی یەکێتی دیاری کرا و بڕیار وایە من دوو ئەنجومەنی کە دەنگی لەسەردرا و پەسەند کرا، هەم ئەنجومەنی پاراستن و بەرژەوەندیەکانی یەکێتی و ئەنجومەنی پشتیوانی یەکێتی. دیارە ئەمانە لەلایەن سەرۆکی یەکێتیەوە لە دوای یەکەم کۆبوونەوەی ئەنجومەنی سەرکردایەتی حیزبەکە لە دوایەوەی کە کۆنگرە تەواو دەبێ ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی یەکەم کۆنگرەی خۆی ساز دەکات و تێیدا ئەندامانی مەکتەبی سیاسی یەکێتی هەڵدەبژێدرێ و بە هەمان شێوە دوو ئەنجومەنەکەی تر بە هەمان شێوە لەلایەن سەرۆکی یەکێتی دیاری دەکرێت. ئەوە ئێستا ڕاستەوخۆ دەبینن دیمەنی کۆتایی هاتنی پێنجەمین کۆنگرەی یەکێتی نیشتیمانی کوردستانە کە ماوەی 5 ڕۆژ لە شاری سلێمانی لە تەلاری هونەر بەڕێوە چوو بە بەشداری 600 ئەندامی یەکێتی و تێدا ئەندامانی ئەنجومەنی سەرکردایەتی هەڵبژێردرا و بەشێکی زۆر لە ئەندامانی کۆنگرە کە ئێستا هاتنە دەرەوە لە هۆڵی کۆنگرە لە لێدوانە ڕۆژنامەوانیەکانیان بە هەمان شێوە باسییان لە پەیڕە و پرۆگرامێکی نوێی یەکێتی کرد بۆ ئەوەی کە هەیکەلی سیاسی یەکێتی جارێکی تر نوێ کراوەتەوە و یەکێتی بە بەرگێکی تازەتر دەتوانم بڵێم خۆیان ئاماژەی پێ دەکەن بە شێوازێکی نوێی سیاسی دەچێتەوە ناو مەیدانی سیاسی لە هەرێمی کوردستاندا و باز لەوە دەکەن و خۆیان ئاماژەی پێ دەکەن لە لێدوانەکانیاندا یەکێتی لەم دۆخەی ئێستادا لە دۆخێکی هەستیاردا کۆنگرەی خۆی بەستووە
و پەیڕە و پرۆگرامی یەکێتی بە جۆرێک بووە و بە جۆرێک داڕشتنەوەیان بۆ کردو بە جۆرێک گفتوگۆیان لەسەر کردووە کە ببێتە هۆی چارەسەری بەشێک لەو قەیرانانی کە ئێستا لە هەرێمی کوردستاندا هەیە لەبەرەوەی یەکێتی لە دۆخێکی هەستیاری زۆر خراپی سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی لە هەرێمی کوردستاندا کۆنگرەی خۆی ساز کردووە ئەمە بەشێک لەو قسانەیە کە بەشێک لە ئەندامانی کۆنگرا لە دوای تەواوبوونی کۆنگرەی پێنجەمی یەکێتی لە ڕۆژی پێنجەمدا لە دوانە ڕۆژنامەوانیەکاندا ئاماژەیان پێ کردووە و لە دوای تەواوبوونی کۆنگرە دەمەوێت ئاماژەوە بکەم بافڵ تاڵەبانی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان لە هۆڵی کۆنگرە هاتە دەرەوە و لە بەردەم مایکی کەناڵەکانی ڕاگەیاندندا سوپاسی سەرجەم ئەو کەسانی کرد کە لە کۆنگرەدا وەکو خۆی هەواڵی بوون و ڕۆژی کۆنگرەیان 5 ڕۆژی کۆنگرە لەگەڵیاندا ماونەتەوە بۆ گفتوگۆکردن لەسەر تەواوی پەیڕەوی ناوخۆی یەکێتی کە لە 64 مادە پێکات بوو دواتر هەندێک لەو پێشنیاز و ڕە و تێبینیانانەی هەبوو کە کران چەند مادێکتری بۆ زیادکرا بوو بە 68 مادی پەیڕەوی ناوخۆی یەکێتی و سوپاسی سەرجەم ئەو کەسانەی کرد کە لە ڕۆژی کۆنگرەدا لەگەڵی لە بەڕێوەچوونی کۆنگرەدا بوون هەروەها ئاماژەی بە بەڕێوەچوونی ڕۆژانی کۆنگرە کرد کە بە شێوەیەکی باش کۆنگرە یەکێتی تێپەڕیوە